تویتەر و درۆن دوو بەهێزترین شەڕکەری سەردەم. چەند ساڵێکە لە ڕێگەی دوو میکانیزمی ترەوە وڵاتان و زلهێزەکان هەم مخاتەبەی یەکتر دەکەن هەم لەگەڵ یەکتریشدا دەجەنگن و بربەرەکانی یەکتر دەبنەوە. ئەوانیش تویتەر و درۆنن. تویتەر وەک یەکێک لە تۆڕە کۆمەڵاتیە چالاک و بەربڵاوەکان بۆتە ئەلتەرناتیڤێکی خێرا و بێڕکابەری زۆرێک لە هۆکارەکانی میدیا و بڵاوکردنەوە بۆ گەیاندنی پەیام و مەسەجی خێرای سەرکردەی وڵاتان بەتایبەت بە نێارەکانیان. ئەوەشی زیاتر لە هەر سەرکردە و سەرۆکێکی تری ئەم تۆڕە بەکاردێنێت دۆناڵد ترۆمپی سەرۆکی ئەمریکایە کە زۆرترینی بڕیارە گرنگ و چارە نووسازەکانی وڵاتەکەی لە ڕێگەی چەندێڕێکی تویتەکەیەوە ئاشکرا دەکرد و دەیگەیاند لە جیاتی گەڕانەوە بۆ بەکارهێنانی وتەبێژ و هۆکارەکانی تری ڕاگەیاندن. درۆن یان فڕۆکەی بێفڕۆکەوان یەکێکی ترە لە میکانیزمەکانی یەکلاکردنەوەی ناکۆچی و ململانێت چەکداری و سەربازەکان چونکە هەمورتر دەتوانێت ئامانجەکان بپێچێت هەمیش زیانی گیانی و ڕەحیشی نییە و ئەمە شەمیشە بەلایەنێکی براوەی جەنگەکان دادەنرێت. ئەوەی لەم چەند ساڵەدا درۆن ئەنجامی داون زۆر کەمتر هێزێکی سەربازی و چەند کۆپتەرێک دەتوانن ئەنجامی بدەن چونکە دەستکەوتەکان و پێکانی ئامانجەکان ئاماژەن بۆ ئەوەی درۆن شۆڕش و ڕاپەڕینێکی گەورەی تەکنۆلۆژیای جەنگی و سەربازی بوو بۆیە دەشێت بوتێت ئەوەی جەنگەکان و ململانەکان بەڕێوە دەبن ئێستا چەندێڕێکی تویتەر و چەند دوگمەیەکی درۆنن.